چی دەربارەی بەبەختترین کەسی جیهان دەزانی؟ با بزانین بەبەختترین کەسی جیهان کێیە؟ فەرموون. چی دەربارەی بەبەختترین کەسی جیهان دەزانیت؟ ڕەنگە هەمیشە بەشێکمان گلەی لە بەختی خۆمان بکەین بە بێبەخت باسی خۆمان بکەین. هەندێک کاتیش بە پێچەوانەوە خۆمان بە کەسێکی بەبەخت دەزانین. ئەمەش بەپێی ئەو بارودۆخانەیە کە ڕۆژانە تێی دەکەوین و بەسەرماندا دێت. پیاوێکی کڕواتی بە ناوی فرین سێلاک لە دایکبووی ساڵی 1929 کە بەبەختترین کەسی جیهانە لەبەر ئەم ڕووداوانی کە لە جیهاندا ڕوویداوە. ساڵی 1962 تووشی ڕووداوێکی شەمەندەفەر بوو کە لە لووتکەی سەهۆڵبەندانێکەوە کەوتە خوارەوە و هەموو سەرنشینەکانی ناو شەمەندەفەرەکە گیانیان لەدەستدا تەنها ئەو نەبێت. ساڵی 1963 بۆ یەکەم جار لە ژیانیدا سواری فڕۆکەیەک بوو لە پڕ فڕۆکەکە کێشەی لە بزوێنەرەکانی دروست بوو کەوتە خوارەوە. لەو ڕووداوە 19 کەس مردن و یەک کەس بە زیندوی مایەوە، ئەویش فرین بوو. لە ساڵی 1966 فرین بە پاس هاتوچۆی کرد وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی، بەڵام پاسەکە لە لووتکەی پردێکی ناو ڕووبارەکەوە کەوتۆتە ناو ئاوەکە کە 4 سەرنشینگیانیان لەدەستدا و فرین ڕزگاری بوو. لە ساڵی 1970 ئۆتۆمبیلێکی نوێی کڕی، بەڵام هەر کە بۆ یەکەم جار ئۆتۆمبیلەکەی لێخوڕی بزوێنەرەکەی گڕی گرت و چەند چرکەیەک پێشەوەی ئۆتۆمبیلەکە بتەقێتەوە توانی لە ئۆتۆمبیلەکە باز بداتە دەرەوە و بێ ئەوەی هیچ بریندار بێت. لە ساڵی 1970 ئۆتۆمبیلێکی دیکەی کڕی، بەهۆی تێکچوونی فیول پۆمپەکەیەوە ئۆتۆمبیلەکەی گڕی گرت و خۆشی بریندار بوو، تەنانەت بەشێک لە قژی لەدەستدا، بەڵام نەمرد و دواتر دووبارە چانسی ژیانی هەبوو. ساڵی 1995 تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوو، پاسێک لێیدا، بەڵام گیانی لەدەست نەدا، دواتر چاک بۆیەوە. لە ساڵی 1996 فرین لە سەر ڕێگایەکی شاخاوی ئۆتۆمبیلی لێدەخوڕی، بەهۆی ئەوەی لە ناکاو بارهەڵگرێک لە سایدی بەرامبەری بوو خۆی شڵەژا، بۆیە کۆنتڕۆلی ئۆتۆمبیلەکەی لەدەستدا و لە گریدێکی بەرزی 91 مەتریەوە کەوتە خوارەوە، بەڵام با خێرایی خۆی هەڵدایە دەرەوەی ئۆتۆمبیلەکە و ڕزگاری بوو. لە ساڵی 2005 فرین یەکەم پلیتی بەختی یانەسێبی کڕی، $1,100,000 ئەمریکی بردەوە. بۆیە لە 11 2016 بە هۆکارێکی نادیار فرین کۆچی دوایی کرد.